ئافرەتانیش وەکو پیاوان لە بەهەشت 72 حۆری وەردەگرن یان نا. حۆریەکانی ئافرەتان لە ڕەگەزی نێر یان مێ دەبن. بەپێی فەرموودەکانی پەیامبەری ئیسلام محەممەد درودی خودای لەسەر بێت، ئەوانەی دەچنە بەهەشت لە پیاوان و ئافرەتان 72 حۆریان پێدەدرێت کە تەواوی حۆریانە دەبنە خزمەتکار و یارمەتیدەری ئەو کەسە لە بەهەشت و لە ژێر فەرمانەکانی ئەودا دەجوڵێنەوە. دوای بڵاوبوونەوەی ئەو فەرموودەیە بە شێوەیەکی فراوان لە نێو تەواوی چین و توێژەکاندا و بە تایبەت ئەوانەی ڕەخنە لە ئیسلام دەگرن، ئەو بابەتە بە گەرمی باسی لێوە دەکرێت و تاوەکو ئێستاش بێدینەکان ڕەخنە دەگرن و دەڵێن باشە ئەگەر پیاو 72 حۆری پێ بدرێت و هەمویان ببنە خزمەتکاری تایبەتیە و پیاوە، ئەی ئافرەتان چەند حۆریان پێدەدرێت؟ چونکە ئافرەتان بۆیان هەیە هەر تەنها یەک جار شوو بکەن و نابێت لەگەڵ پیاوی بێگانە و نامەحرەمدا هەڵسوکەوت بکەن. ئەو کەسانە باز لەوە دەکەن کە ئیسلام لە بەهەشتیشدا زوڵم لە ئافرەتان دەکات و هەمان ئەو مافە بە ئافرەتان نادات کە بە پیاوان دەیدات. پایتەخت میدیا گەڕانی لەسەر ئەم پرسە کردو و پێش ئەوەی ڕەگەزی حۆریەکانتان بۆ ئاشکرا بکەین ئەوەتان بیر دەهێنینەوە کە هەموو ئەو کەسانی ڕەخنە لە ئاینی ئیسلام دەگرن و بە تایبەت بێدینەکان سەرنجیان بۆ لایەنی ڕەگەزی واتە سێکسی دەچێت و پێیان وایە ئەو حۆریانەی بە پیاوان دەدرێت هەمویان لە ڕەگەزی مێن و پیاوەکە وەکو هاوسەر و خزمەتکار مامەڵەیان لەگەڵ دەکات. دواتر ڕەخنەکانیان بەوا ڕاستەیە دەڕوات ئەی بۆچی نابێت ژنانیش 72 حۆریان لە ڕەگەزی نێر پێ بدرێت و یەکسان بن لەگەڵ پیاوان. بەپێی چەندین توێژینەوە و لێکۆڵینەوە لە ئایەت و فەرموودەکان ئەوە دەرکەوتە کە حۆریەکان دروستکراوێکی دیکەی جیاوازی خودای گەورەن، واتە جیاوازن لە مرۆڤ و ڕەگەزیان نییە. بۆیە خودای گەورە لە سوڕەتەکانی ئەلئەحزاب و ئالی عیمران بەڕوونی باس لە یەکسانی پیاوان و ئافرەتان کردووە و دڵنیایی دەدات پیاوان و ئافرەتان لە پاداشتی ڕۆژی دوایی و بەهەشت یەکسان دەبن. بۆیە لێرەدا کۆتایی بەو گومانە دەهێنرێت و بەڵێ بە دڵنیاییەوە ئافرەتانیش وەکو پیاوان 72 حۆریان پێدەدرێت.